خۆشەویستانی کورسات سڵاوتان لێبێ زۆر خۆشحاڵم لە پرۆگرامێکی نوێی کورسات ماڵی هەمووانە هاتمەوە خزمەتی ئێوەی خۆشەویست بنەمڕۆ لە شارێکم شارێکی زۆر جوان کە هەمیشە میوان دۆست بە خوڵق و میوان دۆستەکانە هەمیشە ئەناسرێنەوە بنەمڕۆ لە دووکانی زۆر جوانم ئەو شارێک کە هەمیشە باوەشی بۆ هەمومان کراوەیە و هەمیشە لە پێشوازی ئێمە و میوانانی ئەم شارایە من ئەمڕۆ لە خزمەتی ئەزیزان و خزمانی شارە جوانەکەی دوکانان هەرێک لە بەڕێزان دکتۆر سدیق مامۆستا نەباس نووسەر و توێژەر خاتو زولفان مامۆستا ئومێد خاتو تانیا هەموو لایەکتان بەخێر بێن زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لە پرۆگرامەکە ئەمەوێ سەرەتا بچمە لای مامۆستا نەبەزی ئەزیز مامۆستا گیان بەخێر بێ سپاس بۆ بەرنامە جوانەکەتان سپاس بۆ کورسات کە هەمیشە ماڵی هەمووان بووە زۆر دەسوام مامۆستا گیان مامۆستا پێ بخۆشە لەوە دەست پێ بکەین مێژووی دروستبوونی دوکان بۆ کەی ئەگەڕێتەوە ئەم شارە جوانە لە کەیەوە دروست بووە سەبارەت بە ناوی دوکان چەند بۆ چوونێک هەیە کە دەما و دەم پێمان گەیشتووە و گێڕاوەتەوە لەم ئاخیرای خۆشبەختانە چەندین توێژینەوەی زانستیشی لەسەر کراوە لە ماستەر و دکتۆرا و تێزی دکتۆرا و بەکالۆرۆس توێژەران گرنگی ناوچەکەیان بۆ دەرکەوتووە و توێژینەوەی لەسەرەکان خۆشم لە ساڵی 2019 کتێبێکم لەسەر چاپ کرد لەسەر مێژوو شوێنەوار و گرنگیە گەشتیارێکی ناوچەکە سەبارەت بە ناوی دوکان لە چەند ڕیواتێکەیەکی گێڕنەوە پێمان گەیشتووی هێک لەوانە دوکانیانە کە لێرە دوکانی و ئاوی لێبووە دواتر بووە بە دوکانی یەکێکی تر ئەوەیە کە کانی بەردی لێبووە ئەگەر ببینی ناوچەکە کەوتۆتە بینی دوو زنجیرە چیاوە لە دوکانە بەردەکەەوە کورت کراوەتەوە دوکانەکە بوو بە دوکان بۆ چوونێکی تریان دوخانکردنە کە کاتی خۆی لێرە لە سەردەمی بابانیەکان پەرگە هەبووە لێرە کە شوێنی بازرگانی بۆ پەڕینەوە لەم پەرگەیە باجی تووتنانە وەرگیراوە پێوترا دووخانکردن ئەمە مامۆستاناوێکی کەژەیە پێڵێن زێڕاندۆڵ ئەمەیان چیە؟ بەڵێ دووخانکردن کورت بۆتەوە بۆ دوکان زێڕاندۆڵ کاتی خۆی لێرە کە سەدی دوکان دروستەکرێ ئەمناوە دەستێکی کاری زۆری تیا دروستە بێ لەلایانی ئابووری خەڵک دێت ئیشەکات بەرەو پێشە چێ بۆیە وەک زێڕێک بۆ وەک ناوچەیە کە زێڕی زۆر لەبێ و دەستی کاری زۆر لەبێ لە هاتووە ناوەکەی و بۆ چوونی تریشە سارە بۆ چوونیان بەسە پێشتر داریە بووە دارێک لای دوکانی سەرەوە بووە کە سەرەتایەرە زۆرین بووە بە دارێژ ناوبراوە و باشان بۆ بە زەڕاندۆڵ و ئێستا دوکانە بە دوکانی ماوەتەوە دەست و چاوە خۆش بە مامۆستا جواب بە لای دکتۆر سدیق سپاس دکتۆر جان جەنابتان بەخێر بێن زۆر سپاس قوربان سپاس بۆ بەرنامە جوانەکە خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵ مای دکتۆر جان مامۆستا باسی ئەم ناوچەیی کرد لێرە ئێمە شوێنەوارمان هەیە وەنیە بەڵێ بێگومان شوێنەوارەکانی ئەم ناوچەیە چین ئەگەر کوتێکی لەسەر بڵێ ئێمە بیرمان نەچێت کە باسی دوکانەکەین باسی سنوورێکی جوگرافی فراوانەکەین کە پێک هاتووە لە ناوەندی قەزای دوکان و پێنج ناحیە لەم سنوورە فراوانەیە کۆمەڵی شوێنەواری دێرینمان هەیە هەر خودی ناو شارۆچکەی دوکان کە پێشتر بە ئاماژەی پێکرا کە بە زێڕاندۆڵیش ناوبراوە میراتگیری شارستانیەتێکە کە شارستانیەتی شمشارەیە و یەکی لە بۆچوونەکان ئەوەیە ناوی زێڕاندۆڵ لەوەوە هاتووە کە لە شوێنەواری ئەم شارستانیەتەیە کۆمەڵک شوێنەواری بە نرخ و وەکو پارچەی زێڕ و کانزای بە نرخ دۆزراوەتەوە جا لەوە هەلم شوێنەوارەیە 269 تابلۆی گڵین دۆزراوەتەوە کە زۆربەی و تابلۆیانە نامن باز لە پەیوەندیەکان و باز لە هەواڵی جەنگ و کشت و کاڵ و سوپا و ئەم شتاناکە جالەوە لە سنووری ناوچەی زەرزی خاوەنی کۆمەڵێک شوێنەواری گرنگین تازەترینیان دۆزینەوەی پاژماوەی دانەوێڵە و بەکارهێنانی دانەوێڵەیە کە ئەگەڕێتەوە بۆ کۆنترین بەکارهێنان لە جیهانە پێش چەرموشەکەوەیە کە ئەویش لە ناوچەی زەرزیە هەروەها بوونی ئەشکەوتی زەرزی ئەشکەوتی قسقاپان قەڵای جوڵوندی و ئەشکەوتی کوڕکچوو کۆمەڵە شوێنەواری تر دواتر لە ناوچەی زێوێ ئێمە خاوەنی کۆمەڵە شوێنەوارین وەکو میرقولی و ڕەبەنە و دواتر هەر لە ناو دوکانە قەڵای پاشەکۆرەمان هەیە و هەر لە قەمچووکە قەڵای سەرتەنگمان هەیە و کۆمەڵە شوێنەواری گرنگن کە دەکرێت وەکو شوێنەواری گەشتیاری سوودیان لێ ببینرێ و گەشتار بەلای خۆیان ڕاشێشێ و ئەوەی تر جوانی و دێرینی ئەم شارۆچکە بە خەڵک بناسێنێ دەست و چاو خۆش بێ دکتۆر جان ئەگەر مایکەکە بین بە خاتو زولفان خاتو زولفان جان ئێوە بەخێر بێن زۆر خۆشحاڵم لە پرۆگرامەکەن
ئێمەش خۆشحاڵترین سوپاس بۆ جەنابەت و هاوکارەکانت. زۆر سوپاس بۆیەوە خات و دڵفان. من ئەوەی پرسیارم لەسەر کرد لە دوکان بە تایبەت لە زۆرێک لە دامۆزگاکانی حکوومەت خانمان پلیان هەیە و لێپرساوی با بڵێن دامودەستگاکانی حکوومەتن ئەمە کەمایی زۆر خۆشحاڵی و ئێوە بۆ خۆشتان ماوەیەکی دوور و درێژ پێما بێت لێرە لێپرساوی دائیرەیەکی ئەم شارە جوانە بوو. ئایا جیاوازی چیە لە نێوان ئەوەی کە خانمێک سەرپەرشتایی دائیرەیەک ئەکایان مەسەلەن با بڵێن فەرقی چیە لەگەڵەوەی کە پیاوێک سەرپەرشتاری ئەکات لە ڕووی ئیش و کارەوە جیاوازیەکەیان چییە؟ بەڵێ دوکان هەر لە کۆنەوە بە هەموو ناحیەکانی چواردەوریشەوە و بۆ چوونی وەڕوانینی لە ئاستی ژناکراوەیە لە ئاستێکی بەرزایە ئەتوانین شایەتی بۆ ئەوە بین هەم بە حکمی ئەوەی ئێرە منتیقەیەکی جگە لە شوێنی گەشتیاری شوێنی شۆڕژگێران بووە کە منتیقەی دۆڵی جافایەتی ئەو شوێنە بووە کە زیاتر شۆڕژگێران و کاریان تێدا کردو ژنان لەوێ ڕۆڵێکی بەرچاویان هەبووە هەم لە بەشداریکردن هەم لە خزمەتکردنی شۆڕژگێران. دواتر هەر لە کۆنەوە لە دوکان خاتونان بەشدار بوون لە کارکردن لە دائیرەکانە و خۆشبەختانە بە ئێستاشەوە بەشێکی لە ڕئیس دایرەکان سەرۆکی دائیرەکان لە دوکانە خاتونن. هیچ جیاوازیەک نەبووە و بۆ چوونی خەڵکی دوکانیش بەرامبەر بە خاتونان جیاوازیان نەکردووە و پێشتریش قایمقامی دوکان کە بەرپرسی یەکەمی وحدەی ئیداری لە دوکانە خاتون بووە و من ماوەی 7 ساڵیش لێرە ڕئیسی دائیرە بووم و بەڕێوبەری تۆماری خانوبەرە تاپۆمان هەبووە کە خاتون بۆ بەڕێوبەری سیاحەمان هەبوو پێشتر خاتون بووە و لە ئێستاشدا بەڕێوبەری پەروەردەی دوکان کە سێکتەرێکی گرینگە بۆ پەروەردەکردنی ڕۆڵەکانمان کە خاتونە و بانکمان هەیە بەڕێوبەری بانکمان هەیە لە دوکان خاتونە بەڕێوبەری ڤێتەرنەریمان هەیە کە ئەم منتیقەیە بە تەکید کە ئەم منتیقەیە جگە لە منتیقە سیاحی و شۆڕژگێریەکەی منتیقەیەکیشەکە ئاژەڵداری و کوشتتوکاڵی لێ بۆی بەڕێوبەرایەتی بەشێکیش لێرە ڤێتەرنەری هەیە کە خاتونێک تێدا بەڕێوبەر بۆ بۆیە سوپاس بۆخوا ئەم ناوە هەم چالاکی ژنان هەم ڕۆڵی ژنان لە دوکانە لە ئاستێکی بەرزایە. دیارە هاوکاری خەڵکی دوکان زۆر بۆ خانمان ئەوەیە کە بڵێن دیارە زۆر هاوکارن کە خانمان لێپرساوی ئەو ئیدارانیان با بڵێن بۆیە زۆربەی خانمان کە لێپرساوی دایرەکانن بەڕاستی من وایە بینم. وەڵا بە تەکید چونکە بیر و بۆچوون و تێڕوانینی تاکەکانی کۆمەلگا لەسەر شوێنێک دەوری ئەساسیان هەیە و سوپاس بۆخوا لە دوکان جگە لەوەی کە لە ئاستێکی بەرزایە بگرە بۆ تێڕوانینیان بۆ خەڵکی تریش کە بەم شێوازە بۆ دوو دائیرەی ئەساسیشمان هەیە بیرمان نەچێت کە لێرە خاتونان بەشێکی ئەساسی کارمەندن تێدا ئەویش دایرەی سەدی ئاوی دوکانە لەگەڵ ئەوە دایرەی کارەبایە کە خزمەتێکی زۆریش بە ناوچەکانی تری کوردستانەکەن و ڕێژەیەکی بەرچاویش خاتونیان تێدایەوە خاتونیشمان هەیە بەرپرسی شارەوانیشە پێشتریشە بۆ لە ناحیەکانی سەربەدەست. دەست چاوتان خۆش بێبانی خۆشحاڵیە بەڕاستی خۆشەویستانم پێم خۆشە بچینە لای گۆرانێک لەگەڵ برایانی گروپی مۆزیک بە دەنگە جوانەکەی کاکە شوان قەرەداغی بفەرمونون لەگەڵ ئەو گۆرانیە. Shaicha
چەندەکەم دڵ پیر نابێ کۆڵوانە کۆڵوانەی لە جوانە دەستم لە یاخەی گر نابێ پاوانەی لێ جوانە یار منداڵە و بۆم ژیر نابێ گۆشەی چاوی جوانە گۆشەی چاوی جوانە دەست و دەنگتان خۆش بێ خۆشەویستان هەڵبەتە ئەم گروپە جوانە هەمیشە لە پرۆگرامەکەی من بەڕاستی بەردەوام ماندوو ئەبن یەکێکن لە گروپە زۆر باشەکان بەسەر پرسیاری مامۆستا ڕێبازی ئەزیز ئەمڕۆ گروپەکە کاکە ژیواریان لەگەڵایە کاکە ژیوارێکێکە لە ئەو گەنجە جوانانەی کە لە شارۆچکە جوانەکەی دوکان دیارە لەدایک بۆ یەکێکە لە ژنیارەکانی ئەم شارە جوانە زۆر بە خێرات نییەکەم دڵخۆشم کە لێرە ئەمڕۆ لەگەڵ گروپەکە موزیک ئەژەنێ کاکە شوانە یەکێ لە ژنیارەکانی گروپەکە یەکێکە لە گۆرانی بێژە زۆر باشە دەنگخۆشەکان کە بەڕاستی ئەمڕۆ کارێکی زۆر سەختەکە هەم ئامێری ڕیتمە ژەنێ و هەمیش گۆرانی ئەڵە کە بەڕاستیەوە کارێکی ئەستەم و سەختە من هەمیشە دەستخۆشی لێەکەم دێمەوە لای میوانەکانم ئەچمە لای خاتوتانیا بەخێر بێ ئێوە بەخێر بێن دەستخۆشتان لێکم بۆم بەرنامە جوانە زۆر سپاس خاتوتانیا ئێوە گروپێکی وەرزشیتان هەیە پێما بێت تۆ ڕاهێنەری گروپەکەیت بەڵێ گروپەکە چۆنا دەنگ و باسی گروپەکەتان لە چیایە لە چه ئاستێکان بە شێوەیەکی وەرزش لە دوکان لە ساڵی پەنجاکانەوە ئەم جوڵانەوەیە هەیە و تا ساڵی هەفتاکان گەشە سندنی زیاتری بەخۆیەوە بینیمە و تاوکو ساڵی 1992 کە بە فەرمی یانی وەرزشی دوکان دامەزراوە بە فەرمی بەشداری خولەکانی کوردستان و عێراقیان کردووە و دواتریش ئێستا لە 2000ەکانە ئێمە وەکو کچان بەشێکی لە وەرزشی ئەم شارە دەست و چاو خۆش بە دیارە وەرزش مێژوویەکی دیارینی هەیە لەم شارە لە جوانە گروپەکەی ئێوە ئێستا لە چه ئاستێکان خاتوتانیا ئێمە کچان ئەکادمیایەکی کچانمان هەیە لە بواری تۆپی پێەیە و ئاسی تەمەنیمان جیا کردوتەوە و بەشداری خولەکانی کوردستان و عێراقەکەین و دوایین خولیش کە بەشداریمان کرد خولی فێرگەکانی کوردستان بوو کە توانیمان لە ئاستی هەموو کوردستانە ببینە پاڵوانی خولەکە چەندێکە تۆ لێ ڕاهێنەری ئەو گروپە جوانی من لە ساڵی 2016 ڕاهێنەری فێرگەی تۆپی کچانی دوکانم دەست و چاو خۆش بێ یاریزانەکانمان باشن بێگومان ئاڵە بەدەمی خۆمان نەبێ وەسفیان بکەین بێگومان کە پاڵەوان بنیان گۆڵکاری باشە گۆڵکاری کوردستان لە فێرگەکەی خۆم بوو بەناوی ڤینا دیلمان ئێستا هەر لە هەمان گروپەکەی تۆیە بەڵێ لێ ڕازیت بێگومان گۆڵکاری خولەکە بێ ڕازی دەست چاو خۆش بێ خاتوتانیا جان چەند بتوولە لەم شارە کراوەوە چەند پاڵەوانێتی لەم شارەیان لە ئاستی کوردستانە چونکە کچان بە شێوەیەکی گشتی لەم کوردستانە لە هەموو شار و شارۆچکەیەک تەنها تیپێک هەیە لە کچانە و ئێمە وەکو دوکان کە بەشداریەکەین وەکو نوێنەری شارەکەی خۆمان بەشداریەکەین لە ئاستی هەموو کوردستان من ئەزانم کە لە هەموو کوردستان پاڵەوانێتی زۆر ئەکەمە بەسم ئەم شارەیە ئێوە ئایا کە گروپێکی جوانە لەم شارە بۆ خەڵکی ئەم شارە هیچ پاڵەوانێتیەک ئەکەنەوە کە خەڵک بینەری کارەکانتان بێت لە ناو دوکان تەنها خولی قوتابخانەکان هەیە کە کچەکان بەشداریەکەن و بۆ شێوەیە کە سوکاریان و ئێمە ئەتوانی سریان خۆشمایی خۆشحاڵیەکە لەم شارە جوانە گروپی خانمانمان هەیە لە بواری وەرزش بەڕاستی کە زۆر جگای دەستخۆشە بابچمە لای کاک ئومێدی ئەزیز کاک ئومێدی یەکێکە لە پیاوە جوانەکانی بواری شانۆ و دراما کاک ئومێد گیان بەخێر بی سپاس ئێوەش بەخێر بن بۆ قەزای دوکان ئاوادانتان کردەوە ئەزیزی کاک ئومێد زۆر هاوکاری من بوو لە ڕێخستنی ئەم پرۆگرامەیە بۆ ئەم شارە جوانە خزمەتتانە کورسات بەرنامەکەتان ناوی ماڵی هەمووانە کورسات ماڵی هەمووانە و سپاس بۆخوا کە من زۆرترین کارە هونەرەکەم لە کەناڵی کورساتەوە بووە ئەوە مای خۆشحاڵیە قوربانتم کاک ئومێد گیان پێمان خۆشە هەر وەک چۆن لە مێژووی ئەم شارە جوانەوە دەستمان پێکرد لە مێژووی شانۆ لەم ناوچەیان با بڵین لەم شارە جوانە باسێ بکەین کە بزانین لە کێوە لەم شارەیە شانۆ هەبووە دیارە لە کۆتایی ساڵی هەفتاکان لە ناو قەزای دوکانە کاری شانۆیی هەبووە جوڵەی شانۆیی هەبووە کۆمەڵە گەنج لە بۆنەنەتەوەی و نیشتیمانەکانەوە لە بۆنەکانی تراکاری شانۆیان کردووە وەکو جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزان و یا کۆمەڵێ بۆنەی تری نیشتیمانی کاری شانۆیان کردووە
دواتر لە ساڵی 1970 و 1984 بارودۆخی سیاسی کوردستان کاریگەری هەبوو بەسەر کۆمەڵە گەنجی ترەوە کە هەر لە ناو دوکانە لە ناو خوێندنگاکانە کاری شانۆیان کردووە. بارودۆخی سیاسی ئەو کاتەوە هوەری بەرگری کاریگەری هەبووە کە بەسەر لاوەکانەوە کە شانۆکانیان ڕنگدانەوەی واقعی سیاسی ئەو کاتە بێەوە تعبیر لەو ژیانەی کورد کا لەو سەردەمەدا. دواتر لە گوندەکانە لە ساڵی 86 و 87 و 85 لە گوندی هەڵەدن و قەمچوخە کاری شانۆیی هەبووە. بێگومان لەوێش لەگەڵ پەرسەندنی شۆڕش و جوڵەی شۆڕش جوڵەی کاری شانۆیی شەبووە و هەر ئەو گەنجانەی کە لە ناو قەزای دوکانە ناو شارۆچکەی دوکان ئەو سەردەمە کاری شانۆیان کردووە لە پیرەمەگرون لە دوای ڕاپەڕینەوە بەردەوام بوون کۆمەڵە گەنجی تری پیرەمەگرونش لەگەڵیان بووە لە پیرەمەگرون کۆمەڵە گروپی شانۆیی هەبووە کە ئەوانیش هەمیشە بەردەوام شانۆیی تایبەتیان هەبووە و لە چالاکی و بۆنە حیزبی و نیشتیمانەکانە کاری شانۆیان هەبووە. ئەو سەردەمە تیپی شانۆی پیرەمەگرون هەبووە و هەروەها تیپی شانۆی ڕاستی هەبووە لەگەڵ کۆمەڵە گروپی تر. ئەم گروپانە تا ساڵانی 93 و 94 بەردەوام بوون بەداخەوە بارودۆخی دارایی ئەو کاتە و کۆمەڵە بارودۆخی تر کاریگەری هەبوو لە بەسەر ئەوەی کە ئەم گەنجانە بڵاو بنەوە نەتوانن بەردەوام بن و لە ساڵی 2004 بەدواوە ئێمە لەناو خوێندگاکەمانە گروپی شانۆییمان دروست کرد بە هاوکاری مامۆستا بەڕێزەکانمان بە خۆشحاڵ و ئێستا دکتۆر سدیق لێرەیە یەکێک بلو مامۆستانی کە زۆر هاوکارمان بوو. ئەو کاتە ئێمە تیپی شانۆیی دواناوەندی سوی کوڕانمان دروست کردووە چەند هاوڕێکی ترم تیپی شانۆی ڕاستیان دروست کرد کە لە هەمان ساڵدا ساڵی 2004 لە یەکگرتنی ئەم دوو گروپە تیپی شانۆی پیرەمەگرون دروست بوو کە تاوەکو ئێستا نزیکەی 40 کاری شانۆییمان هەیە و بەردەوامین ئەو تیپەوە لە سەرجەم فیسیڤالەکانی کوردستانە بەشداریمان کردووە وەکو تیپی شانۆی. لەم شارە هیچ کارێکی شانۆیی ناکەن لێرەش گروپی بە خۆشحاڵیەوە لێرەش ئێستا کۆمەڵە هاوڕێمان گروپی شانۆی دوکانیان دروست کردووە ئەوانیش ساڵانە چالایشیان هەیەوە بە هاوبەشیش کاری شانۆییمان کردووە لە جەژنی نەورۆزا فیسیڤالمان کردووە لەگەڵ گروپی شانۆی دوکان و تیپی شانۆی پیرەمەگرون. بیرم نەچێت لەگەڵ دروستبوونی پەروەردەی دوکانە بەشی چالاشی هوەری دوکان کاریگەرێکی گەورەی هەبوو لەسەر جوڵەی هوەری بەگشتی و شانۆ بە تایبەتی لە ناو خوێندگاکانە ساڵانە فیسیڤاڵی هوەری دەکرێت لە پەروەردەی دوکان کە سەرجەم خوێندگاکانی قەزای دوکان بە شانۆ و بە گۆرانی و بە میوزیک بەشدارن. ئەوەش کاریگەرێکی گەورەی هەبوو لەسەر جوڵەی شانۆ کە لە ناو خوێندگاکانە شانۆی پەروەردەی نمایش بکرێت. دەست خۆش مامۆستانە باسی مێژوویەکی جوانی کرد مامۆستا ئومێد پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەی مێژووی مۆسیقا و گۆرانی ئەوەی من لەسەر خوێندمەوە لە ناوچەی دوکانیان لەم شارە جوانە مێژوویەکی دێرینی هەبوو ینی کۆمەڵێک خەڵکی ئەزیز کۆبوون کۆمەڵێک کەسی ئەزیز کۆبوونەتەوە گروپی مۆسیقایان دروست کردەوە گۆرانی و موزیک لەم شارەیە هەبوو لە دێرینەوە. بڵێ لە پاڵ هەموو هوەرەکانی ترا گرنگی بە هوەری مۆزیکا و گۆرانیش درراوە و کەسانی بەتوانای تیا بۆ کار لە کۆنەوە بەرویان بردو و هەندێکیان سەماعی فێربوون ینی ئەکادیمی نەبوون هەندێکشی ئەکادیمی خوێندویانە ئێستاش خەڵکمانەیە کە لە پەیمانگەکانە خوێن بۆ مۆزیک. دەست چاو مامۆستا لێرە کتێبخانەمان هەیە نیە؟ لێرە ئەگەر باسێکی ڕەوشی ڕۆشنبیری بکەین بە گشتی کە کتێبخانەش لە زمینی ئەوەیە یەکەم قوتابخانە لە قەمچوقە هەیە ئەکرێتەوە لە دوکان لە کۆنا و دواترەوە قوتابخانەی ڕاشیدین لە دوکانی سەر و ئەکرێتەوە ڕەوشی خوێنەواری زۆر لێرە پێشکەوتوو بووە خەڵکی دوکان کەمترینیان هەبوو کە خوێنەواری نەبێت لەو سەردەم بەو هۆیەوە ئاسی ڕۆشنبیری زۆر بەرز بووە بەڵێ کتێبخانەی گشتی دوکان هۆکارێکە بەوەی کە خەڵک بتوانێت بەرەو پێش بچێت لە باستی خوێندنەوە لێرە پەیمانگای تەکنیکی لەیەکە هۆکارێکی ترە بۆ ئاستی بەرزکردنەوەی ڕۆشنبیری نەخۆشخانەی گشتی شەید غەریب هەڵەدنی لەیە کە لە دوای پرۆسەی ئازادی لەسەر فەرمانی بەڕێز هەڤاڵ مامجەلال دروست کرا و بنیادنرا ئەو خزمەتێکی بەرچاوی بە مناوچەیە کە دۆ بنکەیەکی تەندروستی شەر لەسەرەوە هەیە بۆ ئەو بنکەی تەندروستیەکە بۆ کوتان و بۆ ماڵبەندی تەندروستیە بمایان بۆ چارەسەری هەموو بەشەکانی هەیە ئەگەر پزیشکی تایبەتمەندی هەموو بۆم بەشەکان دابین بکرێ ئەتوانێت خزمەتی زیاتر بکات خستخانەی بنکە سەرکیەکەی نەخۆشخانەی شتێ بەڕادنی. دەست و چاوە خۆشە دکتۆر سدیق مامۆستا باسی ڕەوشی ڕۆشنبیری کرد لەم ناوچەیە ئەگەر ئێمە مێژووی ئەدەبی لە قەزای دوکان بنووسینەوە بێت لە کێوە دەست پێ بکەین؟ بەڵێ هاوکات لەگەڵ دامەزراندنی قوتابخانەی شعری بابان و
و ڕەنگە بڵێن پێشتریش ئێمە ئەگەر باس لە مێژووی ئەدەبیاتی ئەم ناوچەیە بکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ لای عەلی بەردەشانی کە شاعیرێکی میلی ناسرا و گەورەیە و لە وەسفی پێگەی ئەم شاعیرەیە شاعیرێکی حاجە قادری کۆیە فەرمێت دوو عەلین شاعیر وەکو حەسان بەردەشان و حەریرە مەسکەنیان عەلی بەردەشانی لە کۆتایی لە نیوەی دووەمی سەدەی هەژدە لەدایک بووە واتە لە ساڵی 1950 بەدواوە لە سەرەتای سەدەی 19 لە 1970 وفاتی کردووە شاعیرێکی بە ئاگا بووە و شاعیرێک بووە هەڵوێستی هەبووە و شاعیرێک بووە بڕیاری داوە لەسەر زۆر بابەت جگە لەوەی کە داستان و هەواڵ و ڕووداوەکانی بۆ ژێڕاوینەوە خۆشی خاوەن هەڵوێست و خاوەن ڕای خۆی بوو لەسەر ئەم ڕووداوانە جیا لەوە هاوکار لەگەڵ عەلی بەردەشانی لە گوندی چاڵەوای دۆڵی جافایەتی شاعیرێکی ترمان هەیە بە ناوی خاڵەندی چاڵەوایی کە لەو سەردەمەی عەلی بەردەشانیە ژیاوە و بەنیازی دیداری عەلی بەردەشانی ڕێکەوتۆ بەرە و گوندی لۆتەر کە ئەو کات عەلی بەردەشانی لەوێ نیشتەجێ بووە دواتر لە گوندی بێوکەی سنووری مەرگای یەکترە بینن و بە دەرفەتێکی شعرخوانیان بۆ ڕەخسێ و شعر بۆ یەکترە خوێندنەوە دوای ئەوان لە ساڵانی هەشتەکانە شاعیرێکی وەکو حەریق لە ناوچەی زێوێ لەدایکە بێ و دواتر ڕێچکەی قوتابخانەی شعری نالی هەڵەگرێ و ڕاتەوە بۆ مکریان و لەوێ وفاتەکە جگە لەو هەر لە هەشتەکانە شاعرانی وەکو کەمالی و مەلا عەلی تەلانی و عاسی و مەلا حەسەنی معنەویمان هەیە کە ئەم شاعرانە شاعری باش بوون و شاعری بەتوانا بوون هەیانە بە شعری کلاسیکی و هەیانە بە دووبەیتی و مەلا حەسەنی معنەوی بە شێوازە میلیەکەی بەڵام بە هەجوو شاعری هەجوو ناسراوە دواتر لە سەرەتای نۆسەدەکانە شاعرێکی گەورەی و کوڕاجیمان هەیە کە ئەو لە کۆیە لەدایک بووە بەڵام بەشێکی زۆری ژیانی لەم سنوورەیە بوو لە گوندی گەڵنێری و لە سابوورا و لە کرژە و دواتر لە بەکرەجە وفاتەکە و فانی شاعیرمان هەبووە لە مەرگە ژیاوە سەرۆکی شارەوانی بووە قایمقام بووە و شاعیرێکی باش بووە جیا لەوەش خاوەنی دامەزراندنی یەکەم ڕێکخراوی کۆمەڵایەتیە بە ناوی کۆمیتە یان قۆمیتە یەکەم جار دەستەواژەی کۆمیتە فانی بەکاری هێناوە دوای ئەوان لە نۆسەدەکانە ئێمە شاعیرانی ترمان هەیە وەکو مەلا محەممەدی زاری مەلا محەممەدی تەلانی و عوسمان عوزێری و دواتر ئەحمەد مەولود و حسێن مەولود کە بە شەید مەلا عەلی ناسراوە بەم پێیە ڕێچکەی ئەدەبیات لەم سنوورەیە پێگەیەکی باشی هەیە کۆمەڵە شاعری باشمان هەیە جیا لەوان ڕەوشی چاپەمەنی و خاوەنی یەکەم ڕۆژنامەی شاخ و یەکەم چاپخانی شاخین کە لە ئەشکەوتی جاسەنە لە سەدەمی شێخ مەحموودی نەمرا ئەم چاپخانەیە دامەزراوە و ڕۆژنامەی پێ چاپ کراوە دواتریش هەروەها چاپخانەی ئیبراهیم عەزۆ و چاپخانەیەکی تر لە یاخسەمبەر هەبوون هەر چاپخانی شاخ بوون و بڵاوکراوەیان پێکراوە لەم ناوچەیە دەست و چاو خۆش بێ دکتۆرجان بەبێمە لای خاتو زوڵفان ئەمێ باسێکی ئەوم بۆ بکەی پێگەی کۆمەڵایەتی و ڕۆڵی ژنان لە کایە کۆمەڵایەتی و سیاسەکان چۆنە بینی لەم ناوچەیە لە ئاستێکی زۆر باشدایە بە حکمەوەی قەزای دوکان لە سێلاوە یەکەمیان گرێدراوە بە ئیدارەی ڕاپەڕین بە قەزای ڕانی و قەڵاتزێ دواتر بە کۆیە و لەگەڵەوەشدا بە شاری سلێمانی ئەمە وای کردو ژنخوازی دروست بووە و خزمانی دوکانیش بەش بوون لە کاتی دروستکردنی سەدەکەی دوکانە و بەشێکیان کە دەیەکانیان بەر ئاو کەوتووە ڕۆشتون بۆ منتیقەی ڕانیە لە هەندێک لە ناحیەکانە نیشتەجێبوون و لە قەڵازێ بە هەمان شێوە لە کۆیش بە هەمان شێوە وای کردووە خزمایەتێکی زۆر و تێکەڵێک ژن و ژنخوازی پێیا بووە و ئێستاش لە گەڕەکەکانی بەکرەجۆ لە شاری سلێمانی لە هەندێک گەڕک بە هەمان شێوەی ئەو سای منتیقەی دوکان ماوە پێش سەدەکە بۆن تۆربەیەکان گەڵنێریەکان بە هەمان شێو ماوە ئەمە ژوای کردو خزمایەتێکی زۆر دروست بووە بۆیە سەبارەت بە کۆمەڵایەتەکە دوکان لەگەڵ دەوروبەریا هەم گرێدراون بە یەک هەم لە ئاستێکی بەرزە کۆمەڵایەتین و لەگەڵ ئەوەشدا ژنان بە شێوەیەکی گشتی بەشدارن لە بۆنە کۆمەڵایەتەکان لێرە لەگەڵ یەکتردا و لە هەندێک دێ هەیە کە ڕۆژانەی هەیە بۆن مەساڵی ڕۆژێک تەرخان دەکا وەکو سەرگەڵ و بەرگەڵ و دۆڵی جافایەتی و هەندێک منتیقەی تر ئەمە ژنان بە شێوەیەکی گشتی بە شێوازی جلوبەرگی کوردەواری بەشدار دەبن لە بۆنەکاندا ئاهەنگی کۆمەڵایەتی دروستە بێلەوە لە شێوەی سیاسی ژنان کارکتەری ئەساسی بوون لەم ناوچەیە بە حکمی ئەوەی وەک باسم کرد ئێرە سەرکردایەتی شۆڕش لە دۆڵی جافایەتی بۆ کە ژنان لەوێ کارکتەری ئەساسی بوون هەم لە خزمەتکردن هەم لە بەشداریکردن و لەگەڵ ئەوەشدا ژنان بەداخەوە و خەڵکی دوکان لە دۆڵی جافایەتی کە کارەساتی
بەدناوی ئەنفالیەکەم شاڵاو لە قەزای دوکان لە دۆڵی جافایەتی لە مانگی دوو بڵێ دەست بەکار دەبێت شاڵاوی ئەنفال بەداخەوە کە ژنان لەوێشدا بە حکمی کوردبوونیان قوربانیەکی ئەساسی بوون هەم ئەنفال کراون هەم کە سوکاریان مناڵیان بەم شێوازە بۆ ژنان لە دوکاندا بە ئێستاشەوە لە بۆنە کۆمەڵایەتەکان لە کارکتەری سیاسی هەمیشە بەشدارن و بیر و بۆچوونی خۆیان هەیە بەشداریکردنی خۆیان هەیە لە چالاکیەکانە ئێستاژ ڕێکخراومان هەیە ڕێکخراوی ژنان هەر لە قەزای دوکانە لە زۆربەی مناسەبەکانی 8 مارس بۆنەی تایبەت بە ژنان دروستە بێژنان لەسەر جەمدام و دەستگاکانی فەرمانگەکانی سەر بە قەزای دوکان ڕۆڵێکی بەرچاوی خۆیان دەبێت کار و چالاکیان دەبێت لێرە ئەتوانن ڕۆڵی خۆیان بەرجەستاکەن و ئەبیرن دەست و چاو خۆش بە بەڕوونکردنەوەکانە خۆشەویستانم ئەچینە ناوبڕێک و دواتر دێنەوە خزمەتتان. گۆرانەکەم باشوت ها زۆر دەسپاسم یەکێکە لە گۆرانی زۆر جوانەکانی
مامۆستا ناسی ڕزاجی هەڵبەتە پێم وابێ پێشتر مامۆستا محەممەدی ماملێ ئەم گۆرانی خوێندووە بەڵام ئەو شێوازە جوانی کە مامۆستا ناسی ڕزازی کە ئەدای کردووە و دروستیان کردوتەوە زۆر باشتر ڕۆشتۆتە ناو خەڵکەوە بەڕاستی وێدوارم کامڕۆ منم گۆرانیم بە باشی تۆ دەستی مامۆستا ڕێباز و هاوڕێیان خۆش مامۆستا ڕێباز زۆر بەدڵەوەکەمانێژات کۆپی ئەسڵەکەی کردبووە دەستشاوتان خۆش بێ ئێمە لای خاتوتانیا خاتوتانیا پاڵەوانێتی ئایندەتان چییە کاروشالاکی ئایندەتان چییە بە تەمای چین لە ئێستاە خۆتان ئامادەکەن بۆچی لە ئێستا ئێمە هەر ڕاهێنانەکانمان بەردەوامە لەبەر ئەوەی خولی نایبی کچانی فۆتساڵ مانگی 12 دەستپێکە و زایدەن خولی نایابی عێراقی هەمان شت مانگی 11 دەستپێکە و زایدەنەوەی چەند یاریزانێکیشمان لە ئیختیباری هەڵبژاردەی عێراقن کە لە دوای اختیبارەکە چەند یاریزانێکمان هەڵ ئەبژێردرێن و بۆ هەڵبژاردەی عێراق یاریەکە ماشەڵڵا مای خۆشحاڵیەکە لەم گروپە جوانەی ئێوە یاریزانەکان لەو ئاسووتوانە و لە باڵانەیە یاری ئەەکەن ئەکیت ئەمە بۆ یەکەم جارەکە کچانی دوکان بگەنە هەڵبژاردەی عێراق وەشانە زێبێ بۆ ئێمە دەسوچاو خۆش بێ خاتوتانیا دایک و باوکی ئەو ئەزیزانەی کە فێرخوازن لای ئێوەیان با بڵین ئەو یاریزانانەی کە یاری ئەەکەن تا چەند هاوکارن بۆی کە ئەو بتوان نیشوکارەکانتان بە باشی بکەن و ڕاهێنانەکان ئەنجام بن بێگومان زڕوفی کچان لەوانەیە خۆشتان بزان جیاوازی هەیە لەگەڵ کوڕانە و گەورەترین پاڵپشتی کچان کە سوکاری کچەکانە چونکە ئەگەر بێت و ئەوان ڕێگر بن ئەوە کچانمان بوونیان نابێ گەورەترین خات و زولفان ڕوونی کردەوە کە لەم ناوچەیە ماشەڵڵا خانمان هاوکاریان زۆر ئەکرێەوە خەڵکی ئەم ناوچەیە زۆر هاوکارن بۆیە ئەکیید گەورەترین پاڵپشتی ئێمە و کچان کە سوکاریان و فێرگەی دوکانیش بەچاو و فێرگەکانی تر هیشارەکانی تر ژمارەیەکی زۆر فێرخوازمان هەیە کە ئەگاتە نزیک 70 بۆ 80 فێرخواز کە لە هیچ شوێنێکی کوردستان و عێراق ئەم شتە نییە خاتوتانە چەند گروپی خانمان هەیە لە دوکان وەکو گروپی چی وەکو گروپی وەرزشی با بڵێ گروپی وەرزشی تەنها فێرگەی تۆپی پێمان هەیە و مەلەوانی و پاسکل سواری و یاری سەوڵوکان و ئەلەوانەش هەمانە کە لە ئەوانەیە گەشتونەتە ئاستی وڵاتانی عەرەبی و عێراق مەلەوانەکەمان باشە مەلەوانەکە هەتا ئێستا پێم وایە لە ئاستی هەموو عێراقا ڕکابەرمان نییە مەلەوانی باشتان هەیە بێگومان لە کوڕان و لە کچانە مای خۆشحاڵیە کە بەڕاستی ئینشاءڵڵا هەمیشە لە زیاد بوونا بن هەمیشە تواناکانتان بخانەگەڕ بۆ خزمەتی ئەم ناوچە جوانە دەستراو خۆش بەچمە لای مامۆستا ئومێدی ئەزیز مامۆستا گیان من ئەزانم ئێوە کە خاوەنی چەندین بەرهەمی تەلەڤیزیۆنین چەندین درامای جوانتان ئامادە کردووە بۆ نمونە قاقا تازەبا و سەمەرە بەم دوایانەش کۆشکی هەنارتان دروست کردبوو لە شاشە جوانەکەی کەناڵی کورساتەوە پەخش کرا بەحسێکی ئەو کارە جوانانم بۆ بکەی ڕوونکردنەوەیەکی لەسەر کارەکانی سپاس دیارە من یەکەمین بەرهەم وەکو دراما کە نووسیم درامای قاقا بوو کە لە کەناڵی کورسادی ئازیزەوە پەخشکرا لە دەرهێنانی هاوڕێم کاک ئەحمەد ڕەوف و دواتر لەم ساڵانەی دواییە لەگەڵ ناوەندی هونەری زەنێ بە خۆشحاڵیەوە کۆمەڵی کاری درامامان کرد هەر لە کورسادی ئازیز یەکێک لەوانە درامای تازەباو بوو دوای ئەو درامای سەمەرەمان کرد و دوایین بەرهەممان درامای کۆشکی هەنار بوو ئەمە لێرەوە من بەبێ پیاهەڵدان سواسی زۆری کەناڵی کورسات بکەم کە جگە لەو بەرهەمانەی ئێمە ئاڕێکی جدی داوەتەوە لە کاری هونەری بەگشتی و دراما بە تایبەتی کە پێش ئێمەشووە لە ئێستاشە و بەردەوام کاری درامایان کردووە کەناڵی کورسات هەمیشە لە خزمەتی ئێوە ئەزیزانایە زۆر سپاسەمە ناکەم زۆربەی کەناڵە کوردیەکان بە لۆکاڵی و کەناڵە ئاسمانەکانیشەوە لەگەڵ ئەو لێشاوە درامایە دۆبلاشکراوی کە پەخشیەکەن و پێشکەش بە بینەرانی ئەەکەن ساڵانە بیر لەوە بکەنەوە هەر کەناڵی وەکو کورسات درامایەکی کوردی بەرهەم بێنێت چکە بە دڵنیاییەوە ئێمە هیچمان لە وڵاتانی کەمتر نییە هەم لە ڕووی نووسینەوە هەم لە ڕووی دەرێنانەوە هەم لە ڕووی تەکنیکەوە ئێمە گەنجی بەتوانای باشمان هەیە و لە ڕووی نواندنی شۆسپاس بۆخوا ئەکتەری باشمان هەیە هیوادارم لە ساڵانی داهاتوودا سەرجەم کەناڵەکان بیر لەوە بکەنەوە و کەناڵی کورساتی زیاتر گرنگی بەکاری دراما بدەن مامۆستا گیان دەست خۆش بێ کورسات هەمیشە لە خزمەتی کارە جوانەکانی خەڵکانی جوانی وەکوایە بەڕاستی ئێوە زیاتر لە چل کاری شانۆییتان کردووە و لەگەڵ زۆرێک لە هونەرمەندانی کە کاری شانۆ و دراماتان کردووە تەعاولکردن یان با بڵێن کارکردن لەگەڵ هونەرمەندا سەخت نییە
سەختە بەڵام چێژیە من هەمیشە وتومە ئەو ماندووبوونەی ئەمە ئەیبینین چێژەکەی لە سەرکەوتنایە بە دڵنیایی ئەمە لەگەڵ تیپی شانۆی پیرەمەگرون زیاتر لە چل کاری شانۆییمان کردو پێشتریش باسم کرد و لە دراماشا خۆم لەگەڵ زۆربەی هونەرمەندەکانی کوردستانە هونەرمەندە بازبوونەکان کارم کردو کە ئەمە وەکو قوتابخانەیەک واوە بۆ من وە جێگای خۆشحاڵی بووە هەستم بەو ماندووبوونە نەکردووە چونکە دڵنیابم لەوەی کارەکەم سەرکەوتووە بێ کاتێک لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی بازبوونە مامۆستا کارێکی درامای زۆر باش هەڵبەتە شتی ئاسایی ناڵین کارێکی درامای زۆر باش ماوەی چەند ئەخایەنێت بۆ دروستکردن کە کاتێک خۆت لێ ڕازی بی خۆی بارودۆخ لە وڵاتی ئەمە دەورە بینێ بۆ نمونە کەناڵێکی ئاسمانی یا و کۆمپانیایی کاری لەگەڵەکەی کاتێکی دیاریکراوی هەیە چونکە بیرمان نەچێ هەمیشە ئەو بودجانەی کە بۆ کاری درامایە کاری هوەری تەرخانەکردن بودجەیەکی مەحدودە یعنی ئەگەر تۆ بتەوێت کارەکەت کارێکی زۆر باش و سەرکەوتوو بێ بێگومان بودجەیەکی باشترێ من پەیوەندی بە بودجەوە هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر بودجەیەکی زۆر نەبێت تۆ ناکرێت لە کاری هوەری بوەسی ئەو کارانەی ئێمە کردومانە زۆربەی دراماکانمان بۆ نە درامای کۆشکی هەنار کە لەم کۆتایانە کردمان وێنەگرتنەکەی 100 ڕۆژی خایەن جگە لە مۆنتاژ ماندووبوونێکی زۆری تیابوو بەڵام سوپاس بۆخوا باش تۆ ناو بینەرەوە دەست و چاو خۆش بێ من دێمەوە لای مامۆستا نەباس مامۆستا ماشەڵڵا ئەم ناوچەیەم ئەوەی باسمان کرد هەم هوەری جوانی هەیە ئەدەبیاتی باشی هەبوو مێژوویەکی دێرینە هەبووە هەم لە کاری خانمان یعنی لە زۆر ڕۆ بەڕاستی ئەم ناوچەیە مێژوویەکی جوان و دێرینی هەیە باست کرد کە نووسینت لەسەر ئەم شارە جوانە هەیە ئایا ئەو کتێبێکەوە نووسیتانە چیتان لەسەر ئەم شار و ناوچە جوانە کۆ کردوتەوە باس لە چیەکە ئەو کتێبە وەکو خۆ فەرموود لە سۆنگەی جوانی ئەم شارەوە لە کە هەڵکەوتێکی جوغرافی زۆر بەڕاستی ئەفم کە قسەکەت پێ بڕمامۆستا ڕەنگە کۆمەڵێک خەڵک وا بیر بکاتەوە ئەم شارە جوانەیان ئەم قەزا جوانە تەنها جێگایەک و سەیرانگایەکی ئاساییە ڕەنگە نەزانن ئەم مێژووە جوانە دێرینەی هەیە و ئەو هەموو خزمەتە لێرە کراوە لێرە پێگە شوێنەواریە مێژوویەکەی گرنگترە لە گەشتیاریەکەی گەشتیاریەکەی گرنگترە لە بەشەکانی تریانی منطقەیەکە چەندی لەسەر بوو ترێ بە چەند بەرنامە ڕەنگە هێشتا بەش نەکات حەقی خۆی پێ نەدرێت لێرە زۆر دەوڵەمەندە مێژووی ئەم ناوچەیە زۆر دەوڵەمەندە کە سەرەتا هەر یەکەم جارکە لە لادی لە گوندەوە یەکسەر لە ساڵ 1970 یەکسەر بووە بە قەزا و ئیتریەکە ئیدارەکانی بۆ دروست بوو دەستی بەگەشە کردو و ڕووی شارستانی وەرگتووە ئەم ناوچەیە بۆیە باسکردنی کاتی زیاتر دەوێت لەسەر کتێبەکە قسە بکەین من لە سۆنگەی گرنگی ناوچەکە کە بە تایبەت بەهۆی تێپەڕینی زەید بچووک بە ناوەڕاستی شارۆچکەکەیان دیمەنێکی زۆر جوانی دروست کردوکە کە لە شارە هەرە گەشتیارە جوانەکانی پارێزگای سلێمانی کە 70 کیلۆمەترێکیش لە سلێمانی و دوورین بە ئاسانی ئەتوانێت گەشتیار ڕووی تێبکەوە ژمارەیەکی زۆر گەشتیار لە ناو دەرەوەی هەرێم ڕووی تێیەکا ویستم شوێنە گەشتیاریەکان بە گەشتیار بناسێنم وەک ڕێبەرێکی گەشتیاری بێ و شوێنە مێژوویی و شوێنەواریەکانیش ببەستمەوە بە سێکتەری گەشتیاریەوە کە بتوانرێ ئاوری لێ بدرێتەوە و ڕێگەی بۆ ببرێ و خزمەت بکرێ و بێتە سەرچاوێکی داهات بۆ ناوچەکە و پێکهاتەیەکی تێکەڵ بێت لە مێژوو لە شوێنەوار لە گەشت و گوزار باسمان لەوە کردووە لە توێژینەوەکەمانە و ئەوەی توانیمانە کردومانەوە خزمەتی خەڵکی ناوچەکە و ساجان سوپاس ڕوونکردنەوەکانت دکتۆر سەدیق پێم خۆشە لە ئێستاە بزانم ڕەوشی ئەدەبیات لەگەڵ نووسین با بڵم ڕەوشی ئەدەبیات و نووسین لەم ناوچەیە لە چه ئاسێکایە لە ئێستاە بەهۆی ئەوەی کەناڵی جۆرا و جۆر هەیە بۆ وەرگرتنی زانیاری و بڵاوکردنەوەی ئەوەی کە ئینسان ئەدایەکەوی خاتە ڕوو بێگومان لە جارانی پێشوو باشترە ئەگەچی بەشە لەو شاعرانی کە باسمان کرد خۆیان لە پاڵ دیوانی شعریا کتێبی نووسراویان هەبووە یەکی لەوانە ڕاجی چەندین کتێبی تری هەیە لەگەڵ دەتەک دیوانە شعرەکە یەکی لەوانە مەلا ڕەسوڵی سەرگەڵ و چەندین کتێبی لە ساڵانی ڕابردووە نردوو بۆ چاپخانەی بۆ ئەسهەر چاپکراوە سەرپەرشتی چاپی کردوون لەگەڵ ئەمانەیە لە ئێستاە کۆمەڵێک دەستی قەڵەمی بەهێزمان هەیە لە ناوچەکەیە شعرە نووسن و خاوەنی دیوانی شعرین و کۆڕی شعریان هەیە و لە ناوچەکەیە بایەق بە ئەدەبیاتە دەن کە لێرە ڕەنگە ئەگەر ناوی یەک دوانێکیان بێنم غەدر لەوانی تر بکەم بەڵام جێگەی بایەخی خۆیانن و لە شوێنە جۆرە جۆرەکانە چالاشی ئەدەبی و شعری خۆیانەکەن و خەڵکانیش بەشی خۆی گوێگریان هەیە و ئەمەژمایی دڵخۆشیە کە ئەم سەردەمی پێشکەوتون تەکنۆلۆژیایە نووسین و ئەدەبیاتی بیری خەڵک نەبردوێتەوە و جێگەی بایەخن و
لەگەڵ ئەوەیە مەسەرەن مۆسیقا و شانۆ کە بە هاوکارم ئاماژیان پێدا بینەر و جەماوەر و بیستی خۆیان هەیە و بایەخی پێدەن و شوێنەکان جمەی لە ئەو کەڵکانی کە متابعیانەکەن. دەست و چاوە خۆش بێ. خات و زۆلفان دوکان ناوچێکی گەشتاری جوانە، گەشتارێکی زۆر دێت ئێرە ئەزانم کە قەرەباڵەتێکی زۆر لێرە دروست بووە. ئێوە تا چەند سوودتان لەم کەش و هەوا جوانە وەرگرتووە و لە ڕووی سیاسی شەوەتوانم بڵێم ئەم ناوچەیەکی زۆر گرنگ بووە چەندین دیدار و کاری سیاسی لەم ناوچێ لە دوکان ئەنجام درراوە. بەڵێ دوکان ئەتوانم بڵێم بیش و پێێنی بە هەرێمێکی بچووک لە هەر ڕوانگەیەکەوە سەیری کێ هەم لە ڕەهەندی کۆمەڵایەتی هەم لە ڕەهەندی ئابووری هەم لە ڕەهەندی سیاسی هەر هەمووی ئەگرێتەوە. بەڵام ئەوەی کە گرنگە ئەمڕۆمە باسی بکەین لە ڕووە گەشتیاریەکەیەوە کە خۆشبەختانە دوکان دوو وەرزی زۆر جوانی هەیە، هەم پاییزی ئێستا کە ئێوە هاتون بەهارێکی پچکۆلەیە بەهاری دووەمە، هەم بەهاریش خۆ دەزانی هەم سەری ساڵی کوردی جەژنی نەتەوەی کووردە کە تایدا لە زۆربەی شوێنەکانی تری کوردستان و بگرا لە عێراقیش لە خواری و عێراقیش کە عەرەبەکان و گەشتیاری تریش لە ڕۆژهەڵات و لە باکوور و ئەوانەش بە خەڵکی ئەزنەبیشەوە ڕوو دەکەنە ئەم قەزا ڕەنگینە کاتێکی خۆش لە شوێنی گەشتیاری لە ئاو هەوایەکی سازگارە بەسەر ئەبەن و بەدڵنیاییەوە ئەگەر باسی بکەین هەر یەک لەم خەڵکانەی دوکان کە شوێنی گەشتیاریان دروست کردووە بۆ ئەو کەسانەی کە گەشتی تێکەن خزمەتگوزاریەکی زۆر جوان پێشکێژەکەن و ئومێد دەکەین ئینشاڵڵا ئەم پرۆژانەی کە هەیە پرۆژەی گەورە کە لە ئێستادا کار ناکەن کە پرۆژەیەکیانی کاک فاروقی مەلا مستەفایە کە جەنابی کاقوبات جێگری سەرۆشی حکومەت ئیمزای کردووە کە پرۆژەیەکی زۆر جوان لە دوکانە ئینشاڵڵا لە ساڵانی ئایندەیە دەست بەکار بێ و بتوانێت هەلێکی زۆر باش هەلی کار بۆ گەنجانی دوکان و دەوروبەری دەستەبەر بکات و لەگەڵ ئەوەشدا کە پرۆژەی تر هەیە کە جەماعەتی گەشتیاری یاخود بەڕێوەبەرایەتی سیاحە لە دوکانەتوان ئاماژەی پێبن کە دیزاینکردن و نۆژەنکردنەوەی کۆمەڵە شوێنی گەشتاریە لە قەزای دوکان ئەوە ئینشاءڵڵا لە ئایندەدا ئەمانەش دەست بەکار بن و بێتە بواری جێبەجێکردنەوە بە دڵنیاییەوە سیمایەکی زۆر جوان بگرە هەم بە قەزاکە هەم سەرنجڕاکێش دەبێەوە هەم کەسانی بیانی زیاتر بۆ لای خۆیدا ڕائەکێشێ بۆیە ئەتوانین بڵین دوکان ئەگەر گرنگی پێ بدرێ بۆ جوانترین و دەبێتە شوێنێکی اقتصادی زۆر گرنگ بۆ هەرێمی کوردستانیش. بەڵێ دەستشاو خۆش بێ خزمەت گوزاری ئەم ناوچەیە لە چه ئاستێکا بینی خزمەت گوزاری خراپ هەندێکت باس کرد لە ئایندە ئیشاڵڵا بکرێت لە ئێستاە چۆن ئەیبینی بەتەکیید خزمەت گوزاری خراپ نییە بەڵام لە چاو قەزاکە هێشتا کەمە چونکە ئەو قەزایمە باسمان کرد لە هەموو ڕوانگەیەکەوە کە سەیری بکەین شایانی ئەوەیە کە گرنگی زیاتری پێ بدرێ ئاوری زیاتری لێ بدرێتەوە و گەنجێکی زۆر باشی هەیە کە هێشتا لە کاتی کارکردنە کە لێرە ئێمە محەدمان هەیە کە بەشی گەشتیاریشە دەتوانێت خزمەتی زیاتر لێرە بکرێ بە گەنجەکانمانە بتوانن لە ڕووی سیاحەیەوە و گەنج لە دەرەوەی قەزاکەش کە لێرە بتوانن برەو بە خوێندن بن بە شێوەیەکی ئەکادیمیانە بتوانن زیاتر خزمەتی گەشتیاری بکەن بۆیە خزمەت گوزاری ئەتوانین بڵین لە ئێستادا لە چاو پێگەی دوکان ئێمە جاران جەنابی مامجلال ڕوحی شاد بێ زۆربەی میوانەکانی ئەهێنا بۆ قەزای دوکان کە ماڵی جەنابیان لێرە ئێستا شەرماوە بە هەمان شێوە بەشێک لە وەفدەکانی بیانی کە ئاهاتن بۆ سەردانی ئەم ناوچەیە ئەوەندە جوانوین بوو نیشانی ئەدان کۆبوونەوەکانی لێرە ڕێک ئەخز بۆیە دەهێنێ دوکان زیاتر ئاورێکی باشتری لێ بدرێتەوە و ئومێدەکەین ئەم بەرنامەی جەنابەت وردە زیاد کرا بۆ ئەوەی کە باز لە پرۆژەکانی دوکان لە خزمەت گوزاریەکانی دوکان بکرێت لەسەر لەگەڵ کەسانی معنی تایبەت بە خزمەتکردنی قەزای دوکان. زۆر سپاس بۆ تۆ. ئێمە هەمیشە هەوڵمانداوە لە پرۆگرامی کورسات ماڵی هەموانیان کورسات بەگشتی لە خزمەتی هەموو خەڵکی کوردستانە بین بەڕاستی بە بێ جیاوازی ئەچمۆ لە خاتوتانیاوە دەست پێکەم کۆتا قسەی خۆت بۆ پرۆگرامەکەمان خاتوتانیا بفەرموو. بە خێراتدانەکەم و دەستخۆشیتان لێ یەکەم و وەکو خۆم وەکو کچە وەرزشکارێکی ئەم شارە من سپاسی ئیدارەی شارەکەمەکەم کە بەردەوام هاوکارێکی زۆر باشی من بوون سپاسی کە سوکاری کچەکانەکەم و دەستخۆشی لە ئێوەشەکەم. زۆر سپاس. مامۆستا مێجیان بفەرموو. سپاس وەڵام من کۆتا قسەم ئەوەیە من لە شارۆچکەی پیرەمەگرون سپاسی بینەرەکانمانەکەم کە بینەرێکی زۆر باشی شانۆمانەیە هەمیشە دوایین کارمان کە کردمان شانۆی گرێ و گرە و بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام بوو بە بینەرێکی زۆرەوە هەمیشە وتومە سپاسی بینەرەکەمەکەم سپاس بۆ ئێوەش. دەست و چاو خۆش بێ مامۆستاجان. دکتۆر جان بفەرموو. من یەک خاڵکە ئاماژەی پێبم و هاوکارانی شمەوزان باسییان کرد ئەوەی لە دوکانە زۆر جوانە پێکەوە ژیانە دوکان لە دروستبوونیەوە
پێک هاتووە لە نەتەوەی جیاواز لە ئاینی جیاواز ینی خەڵکانی مەسیحی تیا بووە مسلمانی تیا بووە عەرەبی تیا بووە کوردی تیا بووە ماڵ خەڵکی تورکمانی تیا بووە پێکەوە ژیانێکی جوان هەبووە هیچ بەریەکەوتنێکی کۆمەڵایەتی نەبووە و ئەمە شەگەڕێتەوە بۆ دڵفراوانی خەڵکەکەی و دنیابینی و دانایی گەورەکانی ئەم شارە کە جێگای خۆشحاڵ و دەستخۆشیە ئەم پێکەوە ژیانە جوانە سوپاس بۆ ئێوەش دووبارە سوپاس بۆ ماڵە جوانەکەی هەمووان کورساتی عەزیز سەرباری ئەوەی کە وەکو میوانانی عەزیز وتیان ناوچەکەمان خزمەت کراوە و دەستی خزمەتگوزاری گەیشتۆتێ بەڵام لە ئاستی پێویست و جوانی قەزاکەمان نییە داواکەم لەلایەنی پەیوەندیدار کە ئاوڕێی جدی لێ بدرێتەوە و هەنگاوی جدیتر بنرێ لە سێکتەری گەشت و گوزار و شوێنەوار و خزمەتگوزاری و پرۆژە خزمەتگوزاری زیاتر بۆ ناوچەکە بێنرێت زۆر بەخێر بێن دەستان خۆش بێ کە ئەمڕۆ جوانترین ناوچەی کوردستانی گەشتیاری قەزای دوکانتان بەسەر کردەوە لەشتان ساغ بێ و بەخێر هاتنتانەکەین زۆر سپاس بۆ تۆ خات و زوڵپانجان خۆشەویستانم شارۆچکە جوانەکەی دوکان زیاتر هەڵەگرێ ئێمە لەسەری بدوێن کە با پرۆگرامێک و دوان تاو نابێت من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم لە خزمەتی خزمان و ئەزیزانی شارۆچکەی دوکان نبوو تا پرۆگرامێکی کەو جێگە و ناوچەیەکی دیکە ئەم کوردستانە جوانە بەخواتان ئەسپێرم بمێنن بە شادومانی بدبختی بختم ملجان هرنا رايا سياجري من بوانم دنجي دايا وسياجري من بوانم دنجي دايا مغري مغري ملجان 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 غريان غرانا ويدا مغري مغري ملجان 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 غريان غرانا ونادو مبود ببوانم أوري لبان نادو مبود ببوانم دسكاري بانا ملجان بيت أخوارو أكيش مليان بانم وأسر بارو وأكيش مليان ملجان وأسر بارو ويلا مغري مغري ملجان 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 قريان قرانا ويلا مغري مغري ملجان 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 قريان قرانا ونارد مبود بيبانم شهد لبانا نارد